سڵاو من ئامان نەزمەدینم لە بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵتانم. دۆخی سیاسی هەرێمی کوردستان بەرەو کوێ دەچێت. ئەو دیمەنەی ئێستا بەرچاوەکەوێت دیمەنێکی ومێدبەخش و دڵخۆشکەرە بە ئاڕاستەی چارەسەرکردنی کێشە هەڵپەسێردراوەکان یاخود دیمەنێکی ناومێدی دەبەخشێتەوە و ئەم هەرێمە لە قوڵایی ناڵاندن بەدەست قەیرانەکانەوە جێدەهێڵێت. ئایا کێشەکانی هەرێمی کوردستان بەو دووبەرەشی نێوان پارت و لایەنە سیاسیەکان چارەسەر دەکرێت؟ ئەگەر پارتەکان کێشە و گرفتەکانیان لەگەڵ یەکتر کێشە و گرفتیان لەگەڵ یەکتر هەیە خۆ دەبێت دوجار دانیشتن و گفتوگۆ بۆ چارەسەری کێشەکانیان بکەن. ئەگەر نایکەن بە تەمای چی؟ لەم بەرنامەیەی باسی ڕۆژ هەوڵ دەدەین قسە لەسەر ئایندەی کێشە هەڵپەسێدراوەکانی هەرێمی کوردستان بکەین. بۆ مەبەستەش لە ستۆدیۆی سەرەکی نەورەز ڕەشید ئەندامی مەکتەبی دیراساتی پارتی دیموکراتی کوردستان و لە سلێمانیەوە مەجید ساڵح ڕاوێژکاری سەرۆکی پارلەمانی کوردستان و لە دووهۆکەوە دکتۆر محەممەد مستەفا بەرپرسی مەڵبەندی بادینانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵمان دەبێت لەم بەرنامەیە. کاک نەورەز لە بەڕێستانەوە دەست پێیەکەن بەخێبەی بۆ ستۆدیۆی باسی ڕۆژ. لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم بەوە کرد کە دۆخی سیاسی هەرێمی کوردستان ئەگەر چی جموجۆڵەکی تایە بەڵام بە چەقبەست و ناوە برێت لەبەرەوەی تا ئێستا نەگەشتونەتە دەرچەیەکی دروست بۆ دەرباز بوون لەو بارودۆخە. ئێوە پێتان وایە ئەم بارودۆخە بەم شێوازەی ئێستاوە بەرەوشیهانە؟ سەرەتا سوپاس و ئەوەی پێویستە لە پێشەکی ئابووترێ سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی پێشمەرگە لە شەڕی داعش و سڵاو لە پێشمەرگەکان لەبەری بەرگریە. ئەوەی جەنابتان کە تەرەحتان کرد دوو لایەنی هەیە، ئێمە لە یەک ڕۆ ناتوانین بخوێنینەوە بڵێن ئومێد بەخش نییە و بە چاوێکی بڵێن ڕەشبینانە سێریکەین ویا زۆر بە چاوێکی وەگەڵێ بە تەفاعولی شەوە بیبینین. ئێمە لە قۆناغێکان کە قۆناغی گواستنەوەیە و ئەم قۆناغەش کۆمەڵێک گرفتی لەگەڵ خۆیان هێناوە، کۆمەڵێک کێشەی لەگەڵ خۆیان هێناوە. لەو کێشە سەرەکیانی کە هەیە ئەمڕۆ بریتە لە خوێندنەوەیەک بە دوو ئاراستەی جیاواز کە پێکاتوە لەبیرکردنەوە لە هەندەسەی سیاسی لایەنە سیاسیەکانی کوردستان بەداخەوە بەرەیەک لەگەڵ ئەوایە کە وگەڵێ بەرەو ئیمانی زیاتر بە دەسەڵاتی سیاسی هەیە و لە ڕێگەی ئەو دەسەڵاتەوە کە ئەتوانێت ئەو بەرنامەی ئەو پرۆژانی کە هەیەی بتوانێت جێبەجێ بکەین و پیادەی بکات. لایەنەکەی تری بەرامبەر بیرکردنەوەی هەندەسەی سیاسی ئەوەیە کە ئەم دۆخەی هەرێمی کوردستان بەم ئاراستەیە ناکرێ بەردەوام بێ و سیستەمی سیاسی و دەسەڵاتی سیاسی لە وەگوتم لە حاڵەتێکی ڕاگوستێنایە ئینتیقالیایە ئەبێ بڕوا بەرەو مەرحەلەیەکی تر کە داهاتوو ئێمە ئەگەر قیرائەیەکی بۆ بکەین کە ئەوش سربەخۆییە بەرەو سربەخۆیی ئەڕوا و ئەمەش پێویستی بە ئیجماعەیە. ئەم دوو خوێندنەوەیە لە ململانیەکی بەداخەوە یعنی گەشتونێتە ئەو ئاقاری کە جەنابەت باسی کردوە هەمومان ئەزانین کە بۆتە چەقبەستویی لە کوردستانە کە ئەوەش کێشەیەکی گەورەیە پێویستی باسی لەوە کرد کە هەنگاونان ئەبێت ینی هەنگاو بنێ بۆی لەم قۆناغە دەرباز بێت بەرەو سربەخۆی بەڵام بەو هەموو ینی بەو هەموو نەگونجاوی کە لە نێوان پارت و لایەنە سیاسیەکان هەیە بەو هەموو شێش و ئاڵۆزی کە هەیە بەو هەموو قەیرانی لە هەرێمی کوردستانە هەیە چۆن نەکرێت ئەم هەنگاوە بنرێت؟ یعنی لایەنی بەرامبەریش قسەی هەیە لەسەرەوەی کە لەم ئەوانیش لەگەڵ سربەخۆی وەکو خۆیانەڵێن لەگەڵ ڕێفرەندۆمان دوایین ڕێکەوتنی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانێکێک لە خاڵەکانی و خاڵەیە کە ئەوانیش پاڵپشتی بەڵام باس لەوە ئەکەن کە ئەبێت زەمینەسازی ئەم بابەتە هەبێت لە هەرێمی کوردستانە. لەو خوێندنەوە جیاوازەوە هاتووە کە تۆ ئەگەر مەبەست بەس دەسەڵاتی سیاسی بێ خوێندنەوە جیاوازە بە ئەو پرسە، بەڵام ئەگەر مەبەست دەوڵەت سازی بێ دەوڵەتداری بێ خوێندنەوەکەت پێویست بەو شتانە ناکە. نموزەج زۆرن یعنی ئێمە ئەگەر تاریخی ئیتالیا سیرکەین، تاریخی سوئیسرا سیرکەین، ئەوانە کە بوونەتە دەوڵەت وەکو ئێمە وابوون یعنی و هیچ ئەو بنەمایان نەبووە بوونەتە دەوڵەتیش و ئێستا ڕۆڵێکی گەورە ئەبینن. ئێمە زەمینە سازی چییە؟ ئەوەی زەمینە سازی کە ئەوترێ لە ناوخوا من خۆم وەکو شخصی خۆم باوەڕم بەوانە نییە. ئەوەی کە زەمینە سازیە کۆمەڵی فاکتەر هەیە، ئێمە فاکتەرەکان هەمووی لەبەر دەستمانایە.
یەک ئەوانەی کە پایەکانی دەوڵەت دروستەکان پێویست ناکە من باسی بکەمەوە هەموو لایەک شارەزان بەوەم ئەوە هەمووی مەوجودە لە کوردستانە میلەتە خاکە دەسەڵاتی سیاسیە هەیە بەردەوامە لە پاڵ ئەمەشە کۆمەڵێ فاکتەری تر هەیە کە موسساتەکان من ناڵن کامەڵ و تەواون بەڵام بوونیان هەیە پێویستیان بە تەواوکردن هەیە تۆ دامەزراوەیەکی سەربازیت هەیە کە هێزی پێشمەرگەی کوردستانە کە ئێستا ئەوە لەسەر مستەوای جیهان پێشمەرگە دانی پیان ڕێوتە عاملی لەکە لەلایەکی تر تۆ پرۆژەیەکت هەیە کە مەوزوعی پیشەسازی نەوتە ئەتەوێت سەربەخۆیی ئابووری لە کوردستانە بچەسپێنی و لە هەمویان گرنگتر ئاسایش و سەقامگیری سیاسی لە کوردستانە کە هەیە کە ئەم لایەنە ئاسایشیە ئەمە خۆی بناغەیەکی سەرەتایە کە ئاشتی کۆمەڵایەتی دروستەکە کە ئیجماع دروست بێ لەسەری ئەمانە گرنگ و ئەساسن لە کوردستانە ئەگەر ئەمانە نەبێتەوە کێشەت هەیە تۆ بێتە سەر ئەوەی کێشەی خلافی سیاسیم هەیە یا هەندێک پرۆسە یا هەندێک دام و دەستگا کار ناکاوەکو خۆی یا هەندێک باری ئابووری وڵاتەکەمان خراپە هیچ وڵاتێک نهاتوتە سەرحازر ئەمە داوای سەرحازرکردنە بەڕاستی من دواتر ئەگەڕێم وڵات و لەسەر و پرسانە قسەکەینەوە کاک مەجید ینی کاک نەورەز باسی لە دوو لایەن کرد لایەنێکی هەستەکەم ئێوە لەو بەرایە بن بۆیە ئێمە لای بەڕێستان لەسەرەوە قسەکەین ئێوە با یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەین ئێوە بارودۆخەکەیان دیمەنەکە ئێستا چۆنەی بینن ینی ئێوە پێتان وایە ئومێدەی هەیە بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێراوەکانی هەرێمی کوردستان وڵا جارەبا لە سەرەتا لەوە دەست پێ بکەین دوو لایەنەکەی کە کاک نەورەز باسی کرد ئەو لایەنەی کە ئەو وای پێی وایە کە لەگەڵ سەربەخۆی کوردستانە نیە بەرنامەی سەربەخۆی کوردستانی نییە حەزەکەم و معلوماتی بۆ ڕاستکەمەوە ساڵی 1982 یا 84 بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بووە کە مافی چارەی خۆنووسین مافی چارەی خۆنووسینیش لەسەر بەخۆیەوە دەست پێکات جگەلەوە لە ساڵی 1992 کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەختا فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی بەڕێز شاعری گەورەی گەلی کورد شێرکۆبیەکەس عەلەمی عێراقی هەڵدایە دەرەوە ئەو لایەنەی کە ئەو باسیەکە ئێستا داوای سەربەخۆیەکە بە زۆر عەلەمی عێراقیان هێناوە ناو پەرلەمانی کوردستانەوە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1992 بۆ انتخاباتی 1992 بریتی بوو لە فیدراڵی کە ئەو کاتە بە خەونیش خەڵک گاڵتەی لێکات لە زۆر ڕۆژنامە گاڵتە کرابەوەی کە یا هەندێک گۆڤار ئەینووسی ناڵ و فیدراڵ و بەرمیلی بەتاڵ بۆ پێی کە بەحساب ناتوانێت نەوت دەرکە ناتوانێت فیدراڵیش بەدەست بێنێ خاڵێکی تر کە گرنگە باسی کەمەوەش کە دوای دروستبوونی بزوتنەوەی گۆڕانێژەوە بوو کە بزوتنەوەی گۆڕانیش لەسەر مافی چارەی خۆنووسین دروست بووەوە بەرنامەی ئەم دوولایەنە کە ئێستا ئەو پەیمانن لەگەڵ یەکتریا هەر لە سەرەتای دامەزراندنیانەوە بەرنامەی سەربەخۆی کوردستانە لەگەڵ دروستکردنی موسساتی دەوڵەتداری لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئەو بەرنامەیە کە جەنابی کاک نەورەز باسیەکە لە دوای 2014ەوە کارکرا بۆ پەرخستنی ئەو موسساتانەی کە لە ساڵی 1992 کە گەلی کوردستان بە هەموو لایەنە سیاسیەکانیانەوە ئەو موسساتانەی دروست کردووە موسساتانە بە مەرحلەی ئینتیقالیات تێپەڕین و مەرحلەی ئینتیقالی تێپەڕی بوو و ئێستا ئێمە لە مەرحلەی چەسپاندنی ئەو موسساتانە و بەرەو سەربەخۆی کوردستانی کە ئێستا هەموو لایەنە سیاسیەکان داوای دەکەن و یەک لایەن بۆی نییە خۆی بکاتە خاوەنی ئەو موسساتان ئەنجا دێنەوە سەرەوەی کە ئایا ئاسۆیەک هەیە بۆ دەربازبوون لەم دۆخی کە ئێمە تیا دەژین لە ڕاستی ئاسۆ زۆرە ینی گەلی کورد لە قوربانێکی یەکجار زۆری داوە لایەنە سیاسیەکان بەرنامەی باش و گونجاویان دانەوە بە هەموو لایەنە سیاسیەکانیانەوە بۆ دەربازبوون لەم دۆخە تاکە شتێکە ئێستا بربەستە لە بەردەم ئەم ئەوەی کە ئێمە بتوانین بەرەو سەربەخۆیی بچین یەک پەخستنی ئەو موسساتە گرنگانەی دەوڵەتداریە کە هەر لە پەرلەمانی کوردستان و فلێچکردنی حکوومەت یاریمی کوردستان و دروستکردنی دۆخێکی ئابووری وا کە ئێستا گەلەکەمان لەو پەڕی برسێتی و ژاریە ئاژی و ئەگەر ئاگاتان لە شەقامی کوردستان بێ ئێستا شەقامی کوردستان گەڕاوەتەوە بۆ پێش ینی ئەو قۆناغی 91 و 92 کە حساری بەعسی قبوڵە کردووە بە حسارێکی گەورەی لەسەر بوو هەژاری گەڕاوەتەوە بۆ ئەو کاتاوە لە ئایندا ئەگەر زۆر پەلە نەکرێت لە چارەسەرکردنیەوە من پێم وایە گیر و گرفتی زۆرمانەوە دروست دەکات
خاڵێکی گرنگەیە من حەزەکەم ئیشارەتی پێ بدەم بەڵێ ئەوژەوەیە ئێمە تەجروبەی وڵاتانمان لەبەردەستەیە تەجروبەی جنوبی سوودانمان لەبەردەستەیە کە یەکێکە لە وڵاتە نەوتیەکانی ئەفریقا دوایەوەی داوای سربەخۆیی کرد شیمالی ئەفریقا شیمالی سوودان سربەخۆیی پێدا بەڵام لەبەر ناکۆکی وڵاتەکەەوە لەبەر ناکۆکی ئەحزابی سیاسی لە نێوان خۆیانەوە لەبەر نەبوونی موسساتی دەوڵەتداری ئێستا آخر ئامار پێمانەڵێ زیاتر لە 170 بۆ 200,000 کەس لەم ماوە داوای لجوئیان لە سوودانی باکووری سوودان کردووە یعنی سربەخۆیی کاتێکە بێت کە ئێمە بتوانین موسساتی دەوڵەتداریمانە بێت و موسسات و ئابوووریەکی باشوانە بێت کە خەڵکەمان لەبەر برسێتی و لەبەر هەژاری بۆ وڵاتانی دنیا هەڵنەیەت و دوجار پەنا نەباتە بەرداگیرکەرەکانی کوردستان. باشە لەسەر بارودۆخەکەیان ئەگەر ئێمە گفتوگوی بکەین من ئەمڕۆ لێدوانێکی وتەبێژی بزوتنەوەی گۆڕانە بەرچاو کەوت کە ئەڵێت ینی تا ئێستا هیچ دەرچێکی وانە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە گفتوگۆ بکەین و قسە بکەین لەسەر ئەو کێشانەی کە لە نێوانمانە هەیە ئەوەیە کە پارتی تا ئێستا سوورە لەسەرەوەی کە بەیەکەوە ئەوەندەی تا هەرچەند مەکتەبی سیاسی پارتی ئەمڕۆ لە کۆبوونەوە بوو تا ئێستا بڕیارەکە دیار نییە کە بڕیاری چیان ناوە لەبارەی پێشوازیکردن لە شاندی هاوبەشی هەردوولا بەڵام پارتی لەسەرەوە سوور بۆ تا ئێستا کە بەو شێوازە پێشوازی ناکا و بزوتنەوەی گۆڕانی شەڵێ بەتەنیا ناڕۆم ینی بەتەنیا کۆبوونەوە لەگەڵ پارتیان ناکەین ئەم کێشانەی نێوان پارتی و گۆڕان چۆن چارەسەرەکرێت کە کێشەی دوو لایەنە بەڕاستی ینی لە هەرێمی کوردستان لە ڕاستیە ئێستا کێشەی نێوان دوو لایەن نییە کێشەی لایەن هەموو لایەنە سیاسیەکانە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ئەگەر تەماشا بکەیت بۆ چونکە ئێستا ئەو ڕێکەوتنەی کە لە بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە دروست بوو ئاخر ڕۆژ کە ئەمڕۆ بینیمان لە هەولێر کە پێکاتە نەتەوەیەتەکانی ناو هەرێمی کوردستان ئەوانیش پیرۆزبایان لەو ڕێکەوت نەکرد وڵاتانی ئیقلیمی پیرۆزبایان لەو ڕێکەوت نەکردو وڵاتانی نێودەوڵەتی پیرۆزبایان لەو ڕێکەوت نەکردووە لایەنە سیاسیەکانی عێراقی پیرۆزبایان لەو ڕێکەوت نەکردووە پیان وایە ڕێکەوتنیەکە بۆ چارەسەرکردنەوە لەو ڕێکەوتنا چارەسەری گونجاو دانراوە بۆ دۆخی ئابووری بۆ دۆخی سیاسی بۆ دۆخی علاقاتی دیبلۆماسی بۆ مەسەلەی پێشمەرگە بۆ تەعاملکردن لەگەڵ کێشەکانی هەرێمی کوردستانە ئەو بەرنامەیە کە زوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی تر ئیسرارەکەن لەسەری لەوەی کە جێبەجێ بکرێن ماوەتەوە سەر پارتی دموکراتی کوردستان سەبەبی حەقیقی چییە بۆ ئەوەی دانانشە لەگەڵ ئەو لایەنانە یا ئەو بەرەیە کە ئێستا دروست بۆ بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هیچ سەبەبێکی معقول نییە یەکێک لە تاواکاری سەرەکیەکانی ئەو بەرەیە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانە پەرلەمانی کوردستان پێش دروستکردنی بزوتنەوەی گۆڕان لە ساڵ 1992 ئێمە ئەزانین تاکە مەرجەعە بۆ چارەسەرکردنی کێشە چارە نووسازەکانی کوردستان گوێم لێ بگرێت کێشە چارە نووسازەکان مەسەلەی پرسی سەربەخۆیی کوردستان و ڕیفراندۆم پرسێکی چارە نووسازە دەبێ پەرلەمانی کوردستان کە نوێنەری هەموو لایەنە سیاسیەکانی تیا کارا بکرێتەوە بۆەوەی ئەو پرسە چارە نووسازە بەرئاقارێکا بڕێکە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان نابێت و هیچ لایەنێک لەو لایەنە سیاسیانەی کە ئێستا لە کوردستانان بە گۆڕان و بە یەکێتی نیشتیمانی کوردستانیشۆ دەبینین هیچ لاریان نییە لەوەی کە بە زووترین کات پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و ئیش بکرێت لەسەرەوەی کە ڕیفراندۆم جێبەجێ بکرێت و سەربەخۆیی کوردستان ڕابگەێنرێت. باش من دواتر هەنێ لە تێبینیەکانی جەناب ڕۆبەڕووی کاک نەورەزەکەمەوە باس ئەچمەلایی کاک دکتۆر محەممەد مستەفا کە لە دهۆکەوە لەگەڵمانە دکتۆر یعنی ئێوە ئێستا بارودۆخەکە ئەبینن جوێتان لە قسەی هەردوو لایەن بوو و بارودۆخەکە بە شوەیەکی ئاشکرا دیارە لە هەرێمی کوردستانە ئەم حیزبانە تا ئێستا هێشتا نەگەشتونەتە ینی ئەنجامێکی وا کە بۆ خەڵک دڵخۆشکەر بێت و تۆزێ لە باری سەرشانی و خەڵکە سوکات ئێوە ینی پێشنیار و قسەتان چێ لەسەر ئەم بارودۆخە هیچ نەبێت بۆ ئاساییکردنەوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان. بله دست پیک سپاسیاتت کم بوی دریفاهنه طبعا ام همی اتزانین کو ابروکا هریم کردستان اتباردوخه که نرحد در باز بتن خاصة موضوع أفقيران آبورية هيو موضوع شر داعش وناكوكياتنا بين بغداد وهريمة كردستان يعني قالك آريشة وكود بين قرفتت هينت محتاجي شارة سريينات محتاجي أبروكا بتري هميدة مديتريت محتاجين كو أبا مسؤوليتك ديروكية السرلان السياسية هريمة كردستان
كو أبركاب زيترين وقت حقيقة نافماليا خويا كردي ريق بخن وجارك دي تري برو ميزا گفتگوی بچنوه و برین خاردا بشين يعني هلويس تيوانا ايك هلويس بتن برانبري و قيرانت أبركا چت نافخويا هريما كردستان سرمدات هين يان أبد كود جريداينا ادقل بغدادا بديتنا من اف بو بابت موضوع ريفراندوم وموضوع برو دولة بونا كردي أبا استحقاقك يا وكود بين يا ملتي كردة وكو ملتك أبركات ناف همي ملتا دا جيتن خاصة بشتي بورينا 6 سالة لسر اتفاقية سايكز بيكو كو بديماهيك هاتي أباكو ظلمو يعني تعدايك مظن الفي ملتي هاتيا كرن السرفا هر بارچة دولة هاتيا 4 دولة هاتيا دابش كرن أبركا زمينة برو هندي بهاتي كو فعلا ملتي كرد بلانت خوي السياسي استغلال في وقتي بشوكي باشتر بكن بو هندي كو دا محاولة كان في ما فا تشارنوسي في ملتي دسكو بينن يعني لو ما الكردكاني كل شيء كان سياسي كان شيء يعني في معلومة سركدت لان السياسي مفروضة بزيترين وقت دس كان بدانش نفا ومحالب كان افناكو كياتنا بين وادا هين وكو هردو بريزا جي اماجا بيكرين كو خلافك اشكرا يا ديار يا هيئتنا بين لان السركي الهريمة كردستاني كو خاصة هكرا بحث بارتي ديمقراطي كردستان بكينو بزافا قوران بكين كو ابا محتاجي شارة سرية في ام محتاجي نافماليا كردي ريق بخين دا بشين بينقابة كي بابجين بروا استحقاقات أبركا أم همي بحث كين موضوع ريفراندوم بقرا موضوع حتى مسألة يعني إعلان دولة كردي بخوش بختانة يقلتو إسلامي كردستان الكونغريس شاشيل 2012 إيك كرا إيكش استراتيجية خوية سركي كو هولي بدة برو هندي كو أم برو دولة بوني بتشين والفي كونغري حفتيجي أبي بالهيفا بينج هاتيا جريدان بهمان جارك دي تأكيد السرهندي هاتيا كرن وخالكش إيكش استراتيجيات سركية يقرتو إسلامي كردستان كو هولو بزاوي بدت قلا يعني دي تريد سياسي بيك با كو ريك بكبن بو هندي كو اف زمينة هني بيتا خوشكرن بو هندي كو دا اف مافو استحقاق في ملتي بيتا ورقرتن بديتنا من بيقاوي يقرتو إسلامي كردستان بروجيكي هاي النيزيك إن شاء الله دي هولا كيدتن بو هندي تحركك السرفالة يعني سياسي بكتن بو هندي كو جارك دي تريد سرميزة قفتوقوية كوم كتفا دا بشين اف آلوزيت هاينتنا بين فاليين سياسي بين چارة سركرن وده فعلا بحثي واستحقاقات الديتري يتملتي كرد بينا كرن باش اما يعني من اوني بزانم دوم جاره بارزاني داوله لانا كانت كوب بنو ابو اوي بيكو باس لم برسب كان يعني برسي الريفراندوم وسر بخوي بلام لم شان روجر رابردو ادوي اوي بيامشي لو بارو بلاو كردو شان لاينك والله ميوان داوك امادي او بابته نابين يعني يو كو يغرتو اسلامي كردستان تا اسا هلوستان شي لو باريوا امادي او كوبنويه بن و وەکو وترێت لەوێ بۆچی ئەگەر تێبینیە شتێکتان هەیە بە یەکۆ نایخەنە ڕوو و ئەو کێشانەی کە لەسەر ئەو بابەتە هەیە قسەی لەسەر بکرێت هەموو لایەنەکە. بله بديتنا من وكو استي جهشتيم جناب بارزاني دما اف دعوة هنيكري بولايان السياسي كو همي لايان السياسي بيك وكوم بن يعني ديتنا من دعوة هندي نكري يكو بين لايوي اف كوم بنا هني تشيبتن دا خازا كري كو لايان السياسي بيك وبجفين بو هندي دابشين سروا هردو برسيت هني موضوع بغداد والقال مسألة ريفراندوم قصو باسي اللي بكان ازد بينم هجر افنا كوكيت ابركتنا بين لاين السياسي تايبت وكو من إشارة بدايتنا بين هردو لاين السياسي السركي كو بارتي ديمقراطي كردستان وبزاوا قوران نهينا شهر سركرن طبيعت يعني طبعا اف دانشتنا هني احتمال بزحمت بيتكرن لو ما أسبينم فيغافي يعني خو حتى مثلا جناب مسعود بارزاني داخاز نكري كو اف كومبونا هني الدفي بيتكرن يداخاز كري كو كومبون بيتكرن لان السياسي بيك وكومبن نشرت اف جهه دانشتني نهات يا دس نشان
كرن الكيلي لو ما أزبينم أبروكا يقرتو إسلامي كردستان بديتنا من بروجيك مي هاي أميداري قشتي ممسا صلاح الدين بها الدين دفارو جدهاتي دادي دسبي كتن سردان وديتنا لان السياسي كتن بوهندية كودا أفدس بيش خريا هني بيتا كرن كو الجهة كي فعلا أفهر بينش لاينت هني سركي كون بنفا بوهندي دا بتا أجرك ودسبيكا كاني بوهندي محاولي بكين أفنا كوكيت أبروكا الهريمة كردستان يعني فعلا بداوي بهن أبروكا فعلا برلماني بكفتية حكومات مثلا حتى أنو هند الوزير مثلا نت أكتيف انتدا آن يترينش نخاري نلسر كاري خونه لازم أم دس بكين هكر فعلا أبوكا وكو من آماجا بيداي وبرادرج آماجا بيداي موضوع ريفراندوم موضوع دولة بوني موضوع قضية بغداد أبا همي استحقاقات ما في ملتينا وبيدفيا همي لاين السياسي بمسؤولانه برخو بدنا في چنده هني بس أكيد أف بينغاوا هني لازم زمينه بو بيتا خوش كرن بديتنا من يعني أف زمينه هنيجي هكر أف لاين السركي نري النخاري سرميزا گفتگویه و نگهنا اتفاقك وديتناك مشترك تنشي في زمينه هني خوشكي بو في چنده هني و ابا راستي دبتبر برساتيكا ميجويل سر لان السياسية كردي اگر في دري في دانشيان في استغلالي بو في دمي باش بكن دكتور من دواتر اگر مولات كاك نورز كاك مجيد لقسكان ياوتي تنها بزوتنوي گۆڕانیە کە کێشەی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە هەیە هەموو لایەنەکان کێشەیان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان والله من حەزەکەم شتێکی کە بەو برا بەڕێزە بڵێم من ناچمە ناو ئەوان وایان وتو چەند ساڵ لەمەوە پێشوانە من خۆم هیچ نەبێت لە ساڵی 60ەکان و ئاگام لە مێژووی سیاسی کوردستانە ئاگامان لێوە تایە ژیاوین من ناچمە ئەو جەدە لە ئەوان وایان وتو ئێمە وامان وتو شعاری ئێمە ئەوە بوو ئێستا ئێمە باسی ئێستاکەین ومن مشتێکی سیاسی قانونی بۆ برا بەڕێزە ڕاستکەمەوە کە و باسی ئەوەی کرد کە ئێمە مەرحەلەی ئینتیقالیمان تێپەڕانەوە ئەوە لایەنێکی زۆر گرنگە کە پێویستە هەموو لایەنێکی سیاسی ڕۆشنبیر کۆمەڵایەتی ئەمە بزانێت ئەمە مەسەلەیەکی چارەنووسازە سیستەمی سیاسی و دەسەڵاتی سیاسی بەبێ دەوڵەت ئەگەر 50 ساڵیش بخایێنێ لە مەرحەلەی ئینتیقالیایە موقەتە و لە مەترسیشایە تا دەوڵەت دروست نەبێ ئەو سیستەمە سیاسی ئەو دەسەڵاتە ناچەسپێ ئینتیقالیە موقەتە لە مەترسیایە ئێمە لەم مەرحەلایین بەوەی کە ئەو برا بەڕێزە باسی کرد ئێمە ئەوەمان کرد ئەومان کردووە کردومانە ڕاستە بەڵام هەر لە مەرحەلەی ئینتیقالیان وە لە مەترسیین چونکە ئێمە تەجروبەمان هەیە ئەڵمانیا حربی کرد ئەگەر دەوڵەت نەبایە سیستەمی سیاسی وایە دەسەڵات وایە ئەڵمانیا نەما ئەڵمانیا هیچی نەما ئێستا سووریا ئەوە سیستەم بڵێ نەماوە دەسەڵاتە بەو شێوەیە بەڵام چونکە دەوڵەتە خۆی ڕاگرتو و ماوەتەوە ئەوە عێراقی عنی هەمە نموزەجی زیینون یعنی دەوڵەت ئەو سیستەمە ئەپارێزێ و درێژەی پیاوە ئەو دەسەڵاتە ئەمە لایەنێکە لایەنی دووهەم ئەو برا بەڕێزە باسی هەندێشتی کرد من ناچمە ئەو جەدە لە وەڵا ئێمە هەموو حیزبەکان لە من ئەوە خوێندنەوەکەیە خوێندنەوەکە کە من لە سەرەتاوتم پارتی ئەم خوێندنەوەی هەیە کە لەگەڵ ئەمایە کە من ئەڵێم و ئەو لایەنانی تریش ئەم خوێندنەوەیان هەیە لە دووشتەوە هاتووە سەرچاوی گرتووە لە دووشتی منهەجیوە کە تێکەڵ کراوە لە دنیای سیاسەتە لە دەوڵەتداریە لە سیستەمی سیاسیا لە هەموو دەسەڵاتە حتا لە ناو خودی ئەحزابەکانە دووشت هەیە کە پێویستە پەیڕەو بکرێ و ئەوە منهەجە یعنی و پرەنسیبە لەسەری ئەڕوان لەلایەک ئیمکانیەتی سیاسی هەیە ئیمکانیەتی سیاسی بریتە لەو بەرنامە و پرۆژانی کە تۆ دەری ئەەکەی بۆ ئەوەی بگەیتە دەسەڵات لە بەرامبەر ئەوە ئەرکی سیاسی هەیە و ئیجماعی سیاسی هەیە کە تۆ ئەتەوێ دەوڵەتێک دروستکەی وەکیانێک دروستکەی کە لایەنەکان قەنەعەتی پێ بکەن ئێمە لەم خلافاین من کە لە سەرەتاوە باسم کرد ئێمە لەم خلافاین ئێمە کۆمەڵی نەگەشتونێتە نەتیجە بەڵێ یعنی کێشە و گرفتەکان هەیە لە سەڵات دیارە ینی کێشە و گرفتەکان ئێمە باسی هەژاری کردەوە ئەم کێشە و گرفتانە هەڵگرین بۆ دوای دەوڵەتی کوردی یان ئەکرێ بە هەموو کێشە و گرفت ئەبێت دەوڵەتی کوردی چارەسەری ئەکات دەوڵەتی کوردی چارەسەری ئەکات ئێستا باسی هەژاری کردەوە برا بەڕێزە وەرە بەداتا بەراوردی کوردستان عێراق سووریا ئێران ئەردەنیش بکە لەبنانیش بکە کەممان لە باشترین وەزعمان ئێمە نابێ خۆمان یعنی وا لێ بکەین کە ئەنەهوو دنیا وێران بووە لەبەرەوەی تاوەکو ئێمە ئەسڵەن ئەبێ دروستیکەین باش ئێمە کە ئەوەی هەمانە بڵێن وەڵاهی نامانەوێ نابێت دروست بێ بۆ ئەوەی ئەم وێرانەیە هەیە تا ئەمە ناکرێت ئەمە منطقێکە بەڕاستی من وە گوتم
ناچێتە منهەجی سیاسی. من دواتر ئەگەڕێمەوەلات کاک مەجید ینی هەر لەسەر و پرسە لە قسەکان تا باسی لەوە کرد کە ناکرێت تاکە حیزبێ لەم هەرێمی کوردستانە خۆی بکات بە خاوەنی بابەتی دەوڵەتی کوردی. ینی ئەوە چەند جارێکە وەکو وتمان حیزب و لایەنە سیاسەکانیش کۆنفرانس و سیمینار و ینی ئەم بابەتانە ئەکەن لەسەر مەسلەی دەوڵەتی کوردی و بارزانیش لەم ڕۆژانە جارێککە داوای کردەوە کە لایەنەکان با کۆ ببنەوە لەسەرەوەی بڕیارێک بن لەسەر بابەتی ڕێفراندۆم و دەوڵەتی کوردی. ئێوە بۆچی ناچنە ئەو کۆبوونەوەی یان بۆچی استیجابەیەکی ئەو تۆتان نەبووە بۆ ئەم بابەتە و بۆچی ئێوە دەست پێشخەری ناکەن لەوەی کە ئەم بابەتە لە ژێردەسی پارتی دەربێن و بیکەن بە بابەتی هەموو حیزبەکان و بیکەن بە بابەتی ینی خەڵک ئەگەر تێڕوانینتان وایە لەسەر ئەم پرسە. بەڵام وەڵامەکەم وەرەگرمەوە دوای ناوبڕێکی کورد کاک مەجید بینەرانی بەڕێز دوای ناوبڕێکی کورد من ئەگەڕێم وڵاتان لەگەڵ میوانە. بەڵێ بینانی بەڕێز و خۆشەویست لە ستۆدیۆی کوردستان 24 و بەنامەی باسی ڕۆژەوە لەگەڵتانین قسە لەسەر ئایندەی پرسە هەڵواسراوەکانی هەرێمی کوردستانەکەین بە میوانداری هەریەکە لە نەورەس ڕەشید ئەندامی مەکتەبی دراساتی پارتی دیموکراتی کوردستان کە لە ستۆدیۆ لەگەڵمان هەروەها لە سلێمانی و مەجید ساڵح ڕایشکاری سەرۆکی پەرلەمانی کوردستان و لە دهۆکەوە دکتۆر مستەفا محەممەد مستەفا بەرپرسی مەڵبەندی بادینانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵمانن لەم بەرنمەیە. کاک مەجید ئەگەڕێمەوە لای ئێوە پرسیارێکم لێکردن لەسەر ئەوەی کە وتان بابەتی دەوڵەتی کوردی بابەتی لایەنێک نییە کە مەبەستان پارتی دیموکراتی کوردستان بوو. هەوڵەکانی ئێوە چی بۆ ئەوەی کە ئەم بابەتە بکەن بە بابەتێکی گشتی و بابەتی خەڵکی کوردستان و لە ژێردەسی بابەتی هەموو لایەنەکان و لە ژێردەسی پارتی دیموکراتی کوردستانە بابەتە بێنە دەرەوە. ئەگەر جەنابەت سیر کە یاری هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان لە یەکگرتوو کۆمەڵ بزوتنەوەی گۆڕان یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پێکەوە و لایەنە سیاسەکانی تر لە حزبی شوعیەوە بگرە تاکەوە حزبی ئایندە و حزبی زەحمەتکێشانی کوردستان هەموو لایەنە سیاسیانە بە بزوتنەوەی ئیسلامیشەوە هەمویان داوایەوەکەن کە بڵێ ئامادەن بۆ ڕیفراندۆم و پشگیری ڕیفراندۆم و سەربەخۆیی کوردستانەکەن و کار بۆ سەربەخۆیی کوردستانەکەن. ناکۆکیەکە لە یەک شتایە لە یەک خاڵە هەموو ئەم لایەنانە داوایەکەن پێشوەخت زەمینە خۆش بکرێت بۆ ئەوەی کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و حکوومەتی هەرێمی کوردستان لەو ئیفلیجیە دەرباز بکرێ. اینجا دوای ئەوە دەستکەین بە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان و پێکەوە بڕیار بدەین لە چارەنووسی خۆمان و پێکەوەش بڕیار بدەین لە ئەوەی کە لەگەڵ عێراقا چۆن تەعاملکەین. ئەگەر ملاحەزە بکەن ئەمڕۆ یەکێتی ئۆروپا بۆ خۆی ڕایانگەیاند کە ئەوان ئستعدادیان تێ نییە پشگیری هەرێمی کوردستان بکەن بۆ سەربەخۆیی لەم هەلومەرجە کە سلێمانی و هەولێر پێکەوە قسەیان نییە. هەر نمونەی کێ نایەوە لە تەلەڤیزیۆنی ڕوودا و نمونەی جنوبی سوودان هێناوە کە دەوڵەتێکی فاشل دروست بوو. گوتیان ئێمە ئامادە نین لە دەوڵەتێکی فاشلی تر لە کوردستانە ببینین. بۆیە ئەم لایەنە سیاسیانە هەموویان سوورن لەسەرەوەی کە پەرلەمانی کوردستان و موسسات و دام و دەستگاکان بە شێوەیەک ڕێک بخرێتەوە و باری ئابووری خەڵکیش بە شێوەیەک ڕێک بخرێتەوە کە خەڵک ئیستعدادی تیان بێ پشگیری سەربەخۆی کوردستان کە و ئامادە بێت بۆ هەموو تەسحەیەک وەک چۆن پێشتریش تەسحەی داوە. تاکە لایەنێکی سیاسی کە ئێستا ئیبینین ئەڵێ نەخێر ئەبێ بەم شێوە ئێمە ئەموو تاوەرن اتفاق بکەن لەسەرەوەی کە ڕیفراندۆم کرێ. آخر ڕیفراندۆم کرێت پێویستە قانونی بۆ دەرکرێت کێ دەریکە قانون پەرلەمانی کوردستان قانونی بۆ دەرەکە لەکوێ قانونی بۆ دەرەکرێت. ئەمە نقطەیەکی زۆر گرنگە. پێویستی بە کاراکردنەوەی کۆمیسیۆنی سەربەخۆی ئەوەی ڕاپرسی و کوردستانەیە پێویستە ئەو کۆمیسیۆنە لایەنی دارایی بۆ تەمین کرد لایەنی قانونی بۆ فراهم کرێت کە ئەمانە هیچی فراهم نەکراوە. وەکو باسم کرد بەبێ پەرلەمانی کوردستان ئەمە شتێکی مستەحیلە. ینی تۆ بەبێ قانون بە چ قانونێک تۆ دێیت ڕیفراندۆمێکی باش بە چ قانونێک نازانم. زۆر باشە. ینی با ئێمە لەسەر کاراکردنەوەی پەرلەمان لێرە مادەم و بابەتەیە نایە پێشەوە قسەی لەسەر ئەوە بکەین. کاراکردنەوەی پەرلەمان
بزوتنەوەی گۆڕان مەرجی هەیە مەرجەکەش بەسراوە بە گەڕانەوەی دکتۆر یوسف بۆ پەرلەمانی کوردستان ینی بۆچی ئەم بابەتە بەو شێوازەی لێبێت وەکو وتمان دەوڵەتی کوردی لەسەر ئەم بابەتە پەشی بکەوێت مادەم ئەوترێت لە پەرلەمانە ئەم بابەتە یەکلای یەکرێتەوە وەکو خۆتەڵی بابەتێکی زۆر گەورەیەوە بێ لە پەرلەمانە یەکلای کرێت و پرسی چارە نووسازە بۆچی لیژنەی هاوبەشی ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغا لەگەڵ ئیبراهیم جعفەریا کۆبوونەتەوە لەسەر وەڕێکەوتون کە پەرلەمانی بەغا ئەکتیو بکرێتەوە لە دوای بابڵێن ئەو پشوەی کە هەیەی و لە دوای جژنەوە بابڵێن دەست بەکار بێتەوە بۆچی بۆ هەرێمی کوردستان ئەم مبادرەیان نیە ینی بۆچی هیچ نەبێت جۆرە لە نەرمی نانوێنن لە داواکانی خۆتانە بۆ ئەوەی پەرلەمانی کوردستانی شکارا بکرێتەوە مادەم خۆتان بە خەمخۆری ئەم بابەتە هێزان نەرمی لە چیا بنوێنێ یعنی لەوەی مثلەن لەگە پارتی دیموکراتی کوردستانە بگەنە سیغەیەک کە وەکو کوردەڵێ نەشیش بسووتێ نەکەبا آخر تۆ سیرکە ئێستا پەرلەمانی کوردستان سەرۆکی پەرلەمانی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستان ئیسرارەکە لەسەر لادانی لە هەموو حاڵەتەکانە سەرۆکی پەرلەمانی کوردستان شەرعیەتی هەموو لایەنە سیاسیەکانیە تاکە لایەن کە داوای دەست لە کارکێشانەوە یا لادانی سەرۆکی پەرلەمانەکە لایەنی پارتی دیموکراتی کوردستانە و لادانی سەرۆکی پەرلەمانی کوردستان دەبێت لەناو پەرلەمانە بکرێت یعنی دەبێت یەکەم جار پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و پەرلەمانی کوردستان دانیشتنی خۆی بکەوە وەختا پارتی ینی ئەمە ڕێگارە قانونەکانی پێڵێم فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان داوا ئاکا سەرۆکی پەرلەمانی کوردستان لادرێت دەخرێتە دەنگدانەوە ئەگەر دەنگی زۆری نەیەنا ئەوە لادرێت و یەکێکی تر لە جێگەی هەڵە بژێرێتەوە ئەمە لایەنێک لایەنێکی ترەوەی کە ئەم شەرعیەتی هیچ لەدەست نەداوە ئێستا بۆ خۆی سەرۆکی پەرلەمان وەکو باسم کرد لە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان متفقن لەسەر مانەوەی ئەم سەرۆکی پەرلەمانی کە ئێستا لە و ئیشێکی ناقانونی نەکردووە هەموو ڕێگارە قانونەکانی جێبەجێ کردووەوە ئەگەر بۆ چوونێکی سیاسی هەیە لەسەری دەکرێت لە پەرلەمانی کوردستانەوە ئەوە قسە بکرێت و ئەگەر بۆچی بزوتنەوەی گۆڕان ڕازی نییە لەسەر گۆڕینی سەرۆکی پەرلەمان لە ڕاستیە ئەوەی کە من بزانم بزوتنەوەی گۆڕان لەبەرەوەی ڕازی نییە لەسەر گۆڕینی سەرۆکی پەرلەمانی کوردستان چووکە ئەبێتە سابقەیەکی زۆر خراپ بۆەوەی کە هەر وەختێک پارتی دیموکراتی کوردستان هەر سەرۆکی پەرلەمانێکی بەدڵ نەبوو ئەڵێ ئەبێت لایدەن بۆم و لایەنە سیاسیەکەیش ئەبێت لایدات و سەرۆکی پەرلەمانی کوردستان کە لە پەرلەمانی کوردستانە بێت دائیمەن ئیش بکات لەسەر ڕازیکردنی دڵی پارتی دیموکراتی کوردستان بۆەوەی لێ ڕازی بێت و سبەی دەری نەکە بزوتنەوەی گۆڕان لە ڕاستیە سوورە لەسەر مانەوەی سەرۆکی پەرلەمانی کوردستان لەبەر ئەوەی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان نەبێتە پرۆسەیەکی شکلی بێتە پرۆسەیەکی دامەزراوەیی قانونی کە سبەی ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان ئەگەر بزوتنەوەی گۆڕان ئەگەر بزوتنەوەی ئیسلامیش ئەکسەرێتی هێنا بە زۆرداری نەیەت سەرۆکی پەرلەمانێک لادا یاخود پەرلەمان پەکخە بزوتنەوەی گۆڕان لەبەر ئەمەیە ئیسرارەکە لە سەرمانەوەی سەرۆکی پەرلەمان باش کاک دکتۆر محەممەد یەم وەلای بەڕێستان ینی وەکو دەبینن ینی بابەتەکە هێشتا دەرچەیە نییە بۆ دەرباز بوون لەم بارودۆخی هەرێمی کوردستانی تێکەوتو ئێمە لە لایەکی دیکۆ وەکو باسمان کرد باس لە ڕێفراندۆم و دەوڵەتی کوردیەکەین ئێمە جاران کە شتێک هەبوو شانازی پێوە بکرێت بابەتی یەکگوتاری کورد بوو لە بەغا ئێستا لەم ڕۆژانای بینین بە جۆرە لە جۆرەکان ئەگەر حملەیەکی علامیش بێ ئەگەر هەرچی بێت ئەم یەکگوتاریە لە بەغدا هەست بە جۆرە لە کاڵبوونەوەی ئەکرێت و جۆبیستی زۆر لە لێدوانە بین هەرچەند لێدوانەکان بە شێوەیەکی فەرمی لە زاری ئەو کەسانەی کە سەردانی بەغدایان کردووە لەو لیژنا و بەشەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵاو نەبووەوە بەڵام قسە زۆر ئەکرێت لەو بارەیەوە ئێوە لەسەر ئەو سەردانە بۆ بەغدا لەلایەن ئەو دوو لیژنەوە یان ئەو لیژنەی پارتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان شخصیەکتان بله طبعا دەست پێکت بێژم جێداخەیە بحقیقت و وضع ما الهرێما کوردستانی بگەهتە وی بارەدۆخێ ویگاوێ ئەم بەرخود دەینێ
روج بروج ناكوكية زيادة اللي هين روج بروج يعني قرفتوا مشاكل خلككي زورتري اللي هين أفريقيا مفروضة لان السياسي أسباب مزايدة طبعا تأخذ سرتش لان السياسي بس أدبيجم أفريقيا أرككي ومسؤوليتك اجتماعية السرهمي لان السياسي يعني فعلا برو يعني كوتاية بين نفاق إيران تهني أفريقيا كانجي قضية قالك يا مهمة أفجدلياتنا بين لان السياسي كهبن كما استحقاق فيت بري بهتكرن استحقاق وكود بين رزقرتنا ناف ماليا كردي وإك هلويستي وقرفتت مشاكل نافخوي بين حل كرن يان أنبرا موضوع ريفراندوم وموضوع استحقاق دولة بوني بتشين هر دو بابت جلك جرينجن موضوع هجر أم بزانين يعني بابتك ناهيتك كرن هجر يدي زمينة بخوش نبت مفروضة أم هول بدين شقيدية زمينة داخلي بين لان السياسي خوش بكين ريق بخينو بشتي هنجيب تشيناوي استحقاق ميجوي أواكبو أبرك استحقاق في ملتي استحقاق ملتي كردة نا استحقاق لانك السياسية أفقز يا بيغابي أم بحث ليتكين موضوع ريفراندومي أفاب بابتك متعلقة بقضية ملتي كرد وأدبيجم أف موضوع هني هميلة عن السياسي ترجدن السركو بدزفة بهتن أما موضوع دي تري أستبينم يعني مسألة حتى موضوع سروك برلماني كا أفنا كوكيا هيكو أم بيجين جرفتك ولازم بيتشارة سركرن بديتنا من أف بوستت هاتي نور جرتن الحكومة هريمة كردستاني تشل سروك برلماني بتيان سروك حكومتي بتنيان هر استحقاقك وزاري وجهج بتلاينك السياسي أم في تجبير نكين أفب توافقك سياسية هاتي يكرن هميلان السياسي بيجفا يت متفق بين السر كو أف بوستي هني بوفيلا يعني أفب بوفيلا يعني في توافقها يتشوين داخلي برلماني وبرلماني تصويت أبوهات بوكري أزبيجم أف موضوع هني مادام فيغافي بويا جرفته مفروض جارك دي تريد درفي هولا برلماني لان السياسي في اتفاق بكن چاره سری چابو في گرفته هني از بيجم قضيه سروك برلماني مع ريزو احترامه من طبعا بو سروك برلماني بس اد بيجم هجر او بتن گرفته ومشكله طبيعيه مثلا بيتا يعني جوهارتن مثلا لا كسكي دي تري هر جبزاوا جوران بتن يانش ايكتي نشتيمان بت خاصه هردو الي فيغافي وكو بين اعلانه مثلا اتفاقيه كهو بشاكري كتلتوانا دي مثلا موحد بين البرلمان الكردستاني بديتنا من هجر أفا جرفت بت مفروضة أم بزانين قضية أفروك البرسنغافي من التي مصدرش هندي كو أم فحساسيات تهني بخينا إطار الشخصي دا موضوع بشخصة كيف بيتا جرن جريدان چونكو أدبيجم همي بابت تهنيت محتاجي اتفاقك السياسيين هميلا أن السياسي بيكفت متفق بن بشتي هنجي بينغافي مثلا بو بافيجن سبارت بسيارات أبو موضوع بغداد وچونا وفد مشتركي إكتين اجتمان والجل بزاوا جوران بديتنا من هجر أفسر دانا هنية في وفدها وبش بو هندي بتن بو تعريف كرنا في اتفاقية هني بولان ديتري يت مثلا بيجين يت عراقي بو هندي يدا بدنا نياسين كو اف اتفاقة في شوية هات يكرنو ام هردو دي بينا ايك كتلة وفلان اول دف من هيش مانعي تدانينا وبالعكس طبيعية وما فكي سرشتي اف چند هني بينا كرن بس اگر اف بينغابا هني سر حسابا هندي بتن كو هندك اتفاقات ديتري الجل لان عراقي حكمة عراقي بتن ان هر لانك ديتري السياسي بتن متعلق بتن بقضية ملتي كرد با أبا أكيد يعني أبا دركتنا شوي إجماعك ومفروضة أمزانين هميلان السياسي السليمانية ريك كفتين وتوقيع كريكو بي إيكودو بي إجماع كردي تشري كفتن الجلباغدا فيت لان السياسي جدا نكن شكو أبا أكيد بالنتيجة دي ضرر مظن جهينتا قضية كردي ودي جهينتا ملتي كرد وأسب ديتنا منو تصورها منكو أو هردو لان السياسي لانت برفرسار مسؤولا أزبارنا كان بينغابا كهوصاني بافيجن كو دركبن بابت إجماع يا كردستاني لو ما أزبيجم دي جارك دي زبر مسار هندي كو أفروكا أم محتاجي جارك دي تري فعلا ناكوكية هين فيت أم اعتراف بكين ليكتي نجهشتنت هين هر طرفك احتمال حتى فيجا فيجي يمتمسك بوشون تخو هندك آراء تخوية هين تنازل جينا كريا مفروضة حتى توافق شبتو حتى سازان شبتن مفروضة همي آليين سياسي استعدادها بتن تنازلش هندك بوشون تخو بكن هجر مفيتن فعلا أم بو برجوان ديا جش يا في ملت
ملەتی کورد شول بکەین بەرژەوەندی و قەزیاوی ملەتی سەر بخینین سەر قەزیا مثلا تاکەلانێکی سیاسی بتن لەو ما ئەس بێژم چارەسەری هەردێ ئەو بتن زڤرین سەرمێزە گفتوگویێ و استعدادا لایەنە سیاسی بوو تەنازلات بۆ ئێکودو بکەن دەجارێکا دی بگەهنە vê tewafqa henê û bişên va girifte dîtirê gel bexda û mewzuê referandûmê û غەیری wan babetê dîtirê çareser bikin. باشە کاکێ نەورەزیانی لەو قسانەی خیری دکتۆرەوە دەست پێەکەم مادەم ئێوە بابەتێکی وەنە گەورەتان بەدەستوێ بابەتی ڕێفراندۆم و دەوڵەتی کوردیە لەم ڕۆژانە یانی هیچ شتێ بۆ بە کێشە و گرفت کە ڕەنگە زۆرێک لە کێشە و گرفتەکانی دیکە چارەسەر بکات ئەوەیە کە پارتی دەڵێت بە یەکەوە پێشوازی لەو وەفدە هاوبەشەی بزوتنەوەی گۆڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان ناکەم بۆچی پارتی پێشوازی نەکات بۆچی ئەم بابەتە نەکرێت بەکردنەوەی دەرگایەک بۆ چارەسەرکردنی و کێشە و گرفتانە چه خراپێکی تایە ئەگەر بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە یەکەوە سەردانی خراپی نییە بەس من پێش وەڵامی ئەوەت بەمەوە پێویستی ئەزانم کاک مەجید شتێکی پێی بڵێم دەربارەی سەرۆکی کۆنی پەرلەمان ئەو بەڕێزە خۆی شەرعێتی لە دەستخۆی یا چونکە ئەو بە هەڵبژاردن نەبووتە سەرۆکی پەرلەمان ئەو بە ڕێکەوتنێکی سیاسی بووە و ئەو بۆ هۆی تێکچوون و هەڵوەشانەوەی ڕێکەوتنە سیاسەکە کە ئیتیفاقی لەسەر کراوە و ئێستش ئەگەر بۆ چارەسەری ئەوە پێویست بە ئیتیفاقێکی دوولایەنە ئەکە کە چارەسەری ئەوە بکرێ ئەوە لایەنێکی تر و باسی ئەوەی کرد ڕیفراندۆم ئیلا ئەبێ لە پەرلەمان بکرێ و یاسای بۆ دەرچێ باشەخۆ لە جنوبی سوودان پەرلەمان نەبوو لە تەیموری شەرقی پەرلەمان نەبوو یعنی ڕفراندۆمیش کرا و شتیش سەر بەخۆیش قەراررا یعنی ئەمانە موسەبیباتن ئەم من ئەیگەڕێنمەوە بۆ شتێک دەسەڵاتی سیاسی بریتی نییە لە عەقیدە و لە سەقافەت بە سەقافەت و من باوەڕم بەچێ یا ئەو بێ ئەوە بکەم بریتە لەوەی کە چۆن تۆ ئیدارەی ئەو وڵاتە ئەبەی بەڕێوە و چۆن ئەو پرۆژانە تەقدیمەکەی وەلایەنی کۆمەڵایەتی داخوازەکانی کۆمەڵگا وەلایەنە مادیەکانی جێبەجێەکەی ئەم برایانە ئەوەی کە من تێگەشتم ئەمان بە عەقیدە و سەقافەتێکی تایبەتی بیرکەکەنەوە سیاست ئەەکەن بەوە گەشتن لە دەسەڵاتی سیاسی و بۆیە مسرن لەسەر ئەمانە لەلایەکی تر ئەو باسی وەفدی بەغای کرد بەداخەوە یعنی چوونی وەفدی بەغا من بە شتەیەکی نەشاوی ئەزانم لەم کاتا کە وەفدی پارتی چەند ئەندامێکی پارتی بە ئەوروپا و بە وڵاتانی ترە ئەگەڕێن و باسی وەزعی کوردستان و پاشە ڕۆژی ئەم میلەتە ئەەکەن بەغا دەوڵەتێکە هەمومان ئەزانین بە اعترافی هەموو وڵاتان دەوڵەتێکی فاشیلە لەسەر ئەو وەزع ڕاگیراوە وەڵامی پرسیارەکەت ئێمە خیلافمان لەگەڵ گۆڕان هەیە خیلافمان لەگەڵ یەکێتی نییە یەکێتی ئێمە هاوپەیمان بووین ئێستا ئەگەر ئیعلانی ئەکا یەکێتیش ئەوش بەشێکە یەتە هاتوۆتە ناو ئەوەی ئەبێتە کێشە دروستەکە ئەبێتە بەشێک لە کێشە ئەوە مەسلەیەکی ترەوە ڕەنگە پارتی قیادەی سیاسی بڕیارێک لەو بارەیەوە بە من لێرە وەک ناتق ڕسمی پارتی نیم بەڕاستی قسە بکە زۆر باش کاک مەجید یە مۆلای بەڕێز ڕەنگە قسە زۆر بێ لەسەر بابەتەکان بەڵام من هەر لە فەیسبوکەکەی خۆ قسەیەکە خوێندەوە ینی پۆستێکی ئێوەم خوێندەوە کە ئەڵێیت گەڕانەوەی پەرلەمانتارانی بەغدا باس لەو کاتەیەکی کە پەرلەمانتارانی کورد گەڕانەوە بۆ بەغدا بە بیانووی ئەوەی پارەی گەنمی 2014 سەرفەکرێت بیانوویەکی زۆر لاوازە بەڵام ئێستا بۆ ڕۆشتنی ئەو وەفدە هاوبەشە بۆ بەغدا چی ئەڵێیت وەکو کاک نەورەز باسی کرد کە لەم کاتی ئێستا لەم بارودۆخە لەگەڵ عەبادی و لەگەڵ زۆرە لەلایەنەکان کۆبوونەتەوە کە پێشتر هەر ئەو پەرلەمانتارانە لەم تەلەڤیزیۆنی ئێمە ئەیانوت بەغدا خێرێکی ئۆتۆی بۆ کورتیانەماوە بێ کورد بکشێت لە ڕاستیە بەغدا دەمێک ساڵە خێری بۆ هیچ بۆ کورتیان نەماوە یعنی ئەوەی کە بەغا ئەمان بەسێت بە بەغاوە ئەو قانونێکە لکێنراین بە هینە لە بەگوێرەی ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتی ئەگینا ئێستا لە هەرێمی کوردستانە کاک نەورەز قسەیەکی باس کرد گوایە تەیموری شەرقی و جنوبی سوودان پەرلەمانیان نەبووە ڕاستە پەرلەمانیان نەبووە ڕیفراندۆمیان نەکردووە ئەوان ڕیفراندۆمیان هەر نەکرد یەکسەر داوای سەر بۆ خۆیان کرد بە ئێمە بێت وەکو بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە سبەینێ زووتر نییە ئیعلانی سەربەخۆیی کوردستان دەکەین و تەحملی زۆربەی مەسئولیاتەکانی شەکەین ئەوەی کە ئێستا ئێمە بە عێراقەوە بەسێتەوە ئەو لایەنات سیاسیانەی کە لە چارەنووسی هەرێمی کوردستانە ڕۆڵیان هەیە ئەو
اتفاقیە سیاسەیە کە لە بینی هەرێمی کوردستان و ئەو نامە گۆڕینەوە و ئاڵوگۆڕکردنی علااقاتەیە کە لە ئێستا تا ئێستاوە لەلایەن بەڕێز کاک مەسعودەوە تا ئێستاوە وەکو داواکە بچن لەگەڵەوە قسە بکەن کەواتە لایەنە سیاسەکانیش پێویستە ئەم ئیتفاقیەی کە لە بینی یەکێتی و گۆڕانەیە بۆ نەکەر بۆ لایەنە سیاسی عێراقیەکانی شی بکەنەوە و ناوەڕۆکی ئیتفاقیە سیاسیەکە بریتیە لەوەی کە ئێمە بڵێ ڕفراندۆمەکەین بڵێ لەگەڵ سەربەخۆی کوردستانین چون ئەمانیان بۆ چی بکەنەوە خۆ بۆ نەچوە بڵێ ئێمە لەگەڵەوەی بمێنینەوە لەگەڵ عێراقا بەدەر لەوە کۆمەڵێ سەفاراتی گەورە و گرنگ و چارەنووس کە بڕیار لەسەر چارەنووسی هەرێمی کوردستانەدەن لەوەیە لە ئەم وەفدە چوون بۆەوەی لەگەڵەوانی شا قسە بکەن پێوانی مەجید پێوانی ئەگەر هەموو لایەنەکان بە یەکۆ بڕۆشتنایە بۆ بەغدا و بیان وتە ئێمە لەگەڵ ڕێفراندۆم و سربەخۆین و ڕێی خۆتانمان پێ بڵێن باشتر نەبوو لەوەی کە تەنها دوو لایەن بڕوام قسەیە بکات ئەم ئیتفاق ئەم سەردانەی کە چووە بۆ شیکردنەوەی ناوەڕۆکی ئەو ئیتفاقەیە کە لە بینی هەردوو لایەنە سیاسیەکە کراوە بۆ ئەوە نەچووە باسی کوردستان بەوەیەکێکە لە خاڵە گرنگەکانی نێو ئیتفاقەکە خاڵەکانی ئیتفاق بڵێ دوای ئەوەی کە هاتینەوە دوای ئەوەی کە پارتی دموکراتی کوردستان ڕازی بوو کە ئەم دوو لایەن بڵێن گۆڕان و یەکێتی پێکەوە و پارتی دموکراتی کوردستان پێکەوە دانشن پێم وایە ئیتفاقاتی گەورەترە کرێ پێم وایە و کاتە هەنگاوی باشتر ئەندرێ پێم وایە و کاتە ئەسم پێویست بە ڕیفراندۆم ناکە ئێمە لەو کاتە لایەنە سیاسیەکان دانشین پێویست بەم مزایەدەکردن و ڕیفراندۆمەکەم و سبەی نەیکەم و دووسبەی نایکەم و پێویستی بە نازام چیە وە نەبێت لەو کاتە کە دانشین لە هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە لایەنە سیاسیەکان ئیعلانی سربەخۆیی کوردستان بکەن پێکەوە نەکەوەی کە وەڵا ڕیفراندۆمەکەم و کەی پێترسێنی با بێن ڕیفراندۆم بکەین و سربەخۆیی کوردستان ڕاکەین زۆر باش کاک مەجید کاک نەورەز قەوسێک تێمێ بەڵام بە کورتی خۆم شخصی خۆم لەگەڵ ڕیفراندۆمانی زۆر باش هیچ لەگەڵ ڕیفراندۆمانیم ئەوەی کاک مەجید ڕاستەکە لەگەڵ یانیم ئێمە ئەتوانین بەڵام هەندێک لایەن پرەنسیپ هەیە یعنی ئێمە مەوزوع لە ڕینەوەی دەوڵەتی و ئەمانوێ پەیڕەوی بکەن بێتە حاڵەتێک پێویستیش بۆ پرەنسیبە ناکەوە من شخصیان لەگەڵ ڕیفراندۆمان بەڵێ زۆر سپاس بۆ هەریەکە لە نەورەز ڕەشید ئەندامی مەکتەبی دراسی پارتی دموکراتی کوردستان کە لە ستۆدیۆ لەگەڵمان بووی بە لە سلێمانی و مەجید ساڵح ڕایشکاری سەرۆکی پەرلەمانی کوردستان و لە دهۆکەوە دکتۆر محەممەد مەسەفا بەرپرسی مەڵبەندی بادینانی یەکگرتووی ئیسلامی کوردستان سپاس بۆ ئێوەی بەڕێز بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی باسی ڕۆژ بینرانی بەڕێز و خۆشەویست بەم شێواتینە کۆتایی بەرنامەی باسی ڕۆژ تا دیدار بەخواتان ئەسپێرین.